لە هەستی ناوخۆی کوردستانە ئەگەر بڵێن ڕاستایەوە خۆشتان وتان لە کوردی لە ناوچوون پاراستڕاستیەکەی سیستمێک هەر لە پێش دامەزرانی کۆماری نوێی تورکیەوە بگرێت لە سڵتان عەبدولحەمیدی دووەمەوە لە مزاکراتەکەی و لە هەوڵی بنچینەی و هەمیشەیی لالیکەم عوسمانیەوە بۆ گۆڕینی کورد بۆ شکڵێک کە لە زارەوەی ئەمڕۆم بە پێڵێن بەکرێگیرا و بەڵام لەو کاتان ناویتری هەبووە و چەکدارکردنی خێڵە کوردەکان بۆنەوە دروستکردنی سپای حەمیدی بۆ نمونە لە قۆناغێلا لە مێژووی کووردا لە باکوور و لە شوێنەکانی تریش بگرە لە باشووریش بگرە لەو شوێنانە عوسمانی دەسەڵاتدار بوو هەوڵی داوا بووە کوردەکان بکا بە چەکداری خۆی کوردەکان کە بە چەکداری خۆی لەناو خۆیان بیان توێنێتەوە لە سیاست بەتاڵیان بکاتەوە و بیان کا بە ئینسانی خۆی وە تەنانەت ئەمانە وە سەرکوچی خودی کوردەکانیش بەکار بهێنیانی ئەگەر لە سەردەمێکە میکانیزمەکە ئەو بووە تۆ ئەم کوردانە بکەی بە پێشقەراوڵ یا کەواسووری بەر لەشکری خۆت لەسەر ناوی موسڵمانی و پاراستنی ئیمپراتوری عوسمانی و شەڕی کافرەکان تۆ بتوانانی ئەو ئیشەی پێکەی ئێمە لە دواییە لە کۆماری نوێی تورکیا ئاگامان لێیە لە ئایدیای دەوڵەت نەتەوە تەنانەت بەمەش رازی نابن بۆ کوردەکان ینی تەنانەت کورد مافی کەواسووری بەر لەشکر و مافی تەنانەت جاشبوونیشی پێ ڕەوا نابینرێ و تەنیا یەک پرۆژە هەیە لە دواییە کە ئێمە لە ئێستا فرمولەمان کردووە بووە بە بەشێ لە بەڕێکەوتنی گشتی لە ئێستا بەردەوام مێڵێنەوە پێم وابێ فرمولەکە بەڵام لە ژیژێک وەرگیراوە کە لە دواییە کوردێکی باش لە دواییە بۆ ئەوان لە کۆماری نوێی تورکیا کوردێکی باش بریتە لە کوردێکی مردوو ینی هیچ کوردێکی باش زیندوو ممکن نییە تەنانەت ئەگەر جاشیش بێ تەنانەت ڕێگەی تەنان ئەگەر جاشیش بێت بە تەواوی متمانەی پێ ناکرێت پەکەکە لە ئاستی ناوخۆیە لە تورکیاوە باکووری کوردستان لەوەها دۆخێکا سەر هەڵەدات دۆخێکی ئینکاری تەواوی بۆ نمونەیە ئاگامان لە تەنانەت هەندێک جار ئاپۆ باسەکەڵێ ئەمە کەوتین بەسەر دۆخێکە کە تایە کورد تەنانەت هیچ وەک ئینسان تەعاملی لەگەڵ ناکرێت تەنانەت وەک حیوانیش تەعاملی لەگەڵ ناکرا و بە سەدان هەزار و بە ملیێنان کورد کۆچبەر کراون بۆ پێتەختەکان ئەمە چۆن کراوە ڕاستیەکەی ئەمە چۆن کراوە بەشی هەر لە ئەو کانتێکسە باسکەنێمە بیرۆریەکانی هەواڵانی مەسەلەن سەرەتایی دامەزرانی پەکا بینن ئەڵێ چوونە بەر دەرگای کابرا ئەماندا لە دەرگا باڵێکە چێتە بەر دەرگای کابرای ئەڵێ تۆ کوردی وەرە بامە قسە بکەین دەرگاکەی لەسەر داخە بەیانی کابرا هەڵەسێ لە خەو دیسان ئەو کەسە لە بەر دەرگاکەیەتی ئەمە ئەگەر وەکو لە جێند و ئەفسانش دیسان سیرکرێ دیسان شتێکمان لەسەر مێژوەکە پێڵێ ئێمە لە لەحزەیەکی وەهاین بەنسبەت مەسەلەی کوردەوە کە تێکەڵەکە لە مەسەلەی ئەچنی و نەتەوەیی و تێکەڵەکە لە مەسەلەی چینایەتیش مڵک و ماڵیان داگیر کراوە شێوازی تایبەتی مۆدرنیزاسیۆن شێوازی تایبەتی ئابووری دەوڵەتی هاتووەتە کوردستان و کوردستان گوندەکان ئەبێ چۆڵ بکرێت هەم بە حکمی سیاست هەم بە حکمی شێوازێکی تایبەتی سەرمایهداری کە پێڕەوەکرێت لە تورکیا و وتمان کۆچبەریەکی گەورە هەیە بەرەو شارە گەورەکان هەڵکەندران هەیە نابودی و تێکچوون و نەمانی سیستم و سراکچری ئابووری و ژیانی نەریتی بەدایان ملیۆن کوردمان هەیە لە باکووری کوردستان و ئەمە ئەو زمینەیە کە پاکەتیان لەدایکە بێ بێگومان لەم زمینە بەشێک لە شەڕەکە بێگومان ئەبێ بە شەڕی شوناس شەڕی ئەوە بەڵام شوناسێک کە لە دواییە بە شێوەیە لە شێوەکانە خەڵکیەک نەماوە کە تۆ دیسان لەسەر ئەوە بێ خۆتی لەسەر دامەزرێنی بۆ نمونە لە باشوور یا لە ڕۆژەڵات ئەم پرۆژەی سینەوەی شوناسایی لە ڕۆژاوات هیچ کات ئاوا سەرکەوتوو نەبووە هیچ کات ئاوا خودی شوناسەکە لە بەردەم هەڕەشەیەکی وەها بنچینەی ئینکارێکی وەها بنچینەی یان نەبووە لەبەرەوە کەیسی باکوور بێگومان لەبەرەوە کەیسی باکوور تۆزێ جیاوازە لەبەرەوە پێداگیری باکوور لەسەر شوناسیش زۆر زیاترە بەڵام زۆر قورسریش بۆ وە گوتمان شەڕەکە بەشێکی بوو بە شەڕی شوناس بەڵام هەمە شوناسێ بوو بزوتنەوەی باکوور بزوتنەوەی پەکەکە شناسێ بوو ئەبوواسە لە نوێ خۆی بەرهەمیشی بهێنێتەوە تەنانەت لە هەندێ ناوچە و جۆگرافیا ینی کابراوازی لە کوردبوونی خۆی هێنا بوو ئامادە نەبوو کورد بێت کوردبوون ئەبوو بە سەبەبی زیانی سیاسی بۆی کوردبوون وای لێ هات بوو کە کەم بێت لانی کەم لە پایتەختەکانە کابرا خۆی بشارێتەوە و نیشانەی خراپە بێت نیشانەی جۆرێک شەڕی جەوهەری بێت لە ئینسانەکانە تورک وە پەروەردەکەی وە سیاسەتەکەی بە ئێستەشیەوە کوردبوون وەک بەشێ لە شەیتانبوونی جەوهەری
جەوهەریە بینن لە ناو ئینسانەکانە لەم دۆخایە کە پەکەکە دیسان ئەبێت وەگوتم کاکە بەرهەم جیاوازیەکە لەگەڵ سێپارچەی تر ئەمەیە جیاوازیەکە ئەوەی پاکەکە جارێ ئەم ئینسانە لەو ئینسانی خودی ئینسانی کورد لە تەسەووری شەیتان بوونەکەی خۆی ڕزگارکە دوای ئەوە شوناسی پێ ببەخشێتەوە ئاگامان لە هیپیەکانە لە ئۆکلاهاما ئاگامان لە بزوتنەوەی ئەنتیکۆلۆنیالیستیە ئاگامان لە شەڕی جەزایر و شەڕی سەربەخۆخوازیە ئاگامان لە بزوتنەوەی ڤیەتنامە شەڕی ڤیەتنام دواتر دوایەوە بزوتنەوەی جیهانی بۆ پشتگیری لە ڤیەتنام بۆ دژایەتی ئەمریکا و دژایەتی داگیرکاری ئێمە ئاگامان لە چگوارایە چگواراییسمە ئێمە ئاگامان لە ئایدۆلۆژیاکەی ڕۆژە دێبرەیە ئاگامان لە بزوتنەوەیەکی جیهانیە لانی کەم لە ئاسی ئوروپا و بەشێکی گەورەی بەشێک لە ئەمریکا و بەشێکی گەورەی ئوروپا لەم کانتێکسە جیهانیایە کە ئێمە ئەتوانین بزوتنەوەی پەکەکە و ئایدیاکان و لە دایکبوونیشی دابنێن هەرچۆن خۆی پەکەکەوە ئاپۆش خۆی ئەڵەیە کە ئێمە پەیوەندیمان بە بزوتنەوەی 68ەوە هەیە ئێمە یەکێک لە ڕێگ و ڕیشەکانمان ئەگەڕێتەوە بۆ بزوتنەوەی 68 فەرەنسا بەممانە خۆی ئاماژەی پێدا لەم دەیا گەنجان لەسەر جادەن گەنجانی ئینتەرناسیۆنالیست یونیڤەرسالیست کە داوای ڕزگاری لە ئاسی گەردوونی و لە ئاسی گەوراکەنەوە داوای دژایەتی لەگەڵ کاپیتالیسم لە ئاسی گەوراکەنەوە داوای نەمانی چەوسانەوەی نەتەوایەتی وە چینایەتی دیسان لە ئاستی گلۆباڵاکەن پەکەکە زادەی ئەم کانتێکسەیە کە پڕە لە بزوتنەوەی جیاواز ئەم تێپەڕاندن یان گوزەرەکە کە بەرهەم تۆ باسیەکەی منەمەوێ بە چەند چەمکی تر بیڵم بە چەند چەمکی تر بیڵم بەو مانایکە ئێمە لەو لە زەمینەی کۆمەڵایەتی دەی 60 و دەی هەفتا ئێمە ئاگامان لە بزوتنەوە گەلێک کۆمەڵێ موڤمنت بزاڤیا بزوتنەوە هەیە لە ئاسی جیهانی و لە ئاسی ئوروپاییە بزوتنەوە دیژە شەڕن بزوتنەوە ئینتەرناسیۆنالیستن بەڵام لە هەشتاکان و نەوەدەکان بتووە ئیتر ئێمە ئاگامان لە نەمان و بزریەکی گەورەیان بزوتنەوانەیە نین ئەم بزوتنەوانە ئیتر نین لە ئاسی مەحەلیە تەنیا هەن لە ئاسی چەند ڕۆژە هەن لە ئاسی چەند هەفتەیە هەن بە ئێستەشیەوە ئێلەک زەردەکانن بۆ نمونە ساڵێک ساڵونیوێک هەن دوای ئەوە کەم ئەبنەوە هێلک زەردەکانن بۆ نمونە پێش ئەوانە ئێمە بزوتنەوەی پلاسەکانمان هەیە ئاگرێ بزوتنەوەی ئۆکوپایەکان ئۆکوپەی پلاسەکان ئێم بزوتنەوەکە ئێسپانیامان هەیە بزوتنەوەکانمان کۆمەڵی هەوڵمان لە شوێنەکانی سۆڤێتی جاران هەیە کۆمەڵی هەوڵمان لە پاریس هەیە کۆمەڵی هەوڵمان لە ڤالستریت هەیە بۆ نمونە پێش ئەوان کەچی لە 2011 ئەگەر پەروەرەکەم باش بیر بێ پێمەوە 2011 ئێمە ئاگامان لەمانەیە کۆمەڵی بزوتنەوە بەردەوام شوێنەکان بگرین بۆ ماوەیەک کەچی ئەم بزوتنەوەە نامێنن زۆر زوو نامێنن زۆر زوو یان لە ناوخۆوە پوکێنەوە یان داواکانی یان کەمە بەشێکی بەدی دێ یان مانووە بن یان پۆلیس ئەتوانێت بە زۆر دەریانکە یان کۆی ئەم هۆکارانە واکەن ئەم بزوتنەوانە نەمێنن بەدی و بۆ ڕەخنەی ئەوەی کە ناوی ئەم بزوتنەوانە بەتایبەت بزوتنەوەکانی دوای والستریت و ئۆکوپیشن وانە یا گرتنی پلیسەکان یا مەیدانە گشتیەکان یان ڕێگەکان دەست پێکا بە ئێستەشەوە بۆ ڕەخنەی ئێلک زەردەکانی فەرەنسا ئەڵێ ئێوە چەندانی کێشتان هێدانەی کێشەکەتان بۆ نمونە ئێوە داوای گەڕانەوەی کۆمەڵی ئیمتیازی لە دەست چووەکەن نەک داوای ئیمتیازی تازە یەک دوو ئێوە ڕێخستنتان نییە ئەم نەبوونی ڕێخستنە ئەتوانێت وە کۆمۆنی پاریستان بەسەر بێنێ لە لەحزەیەکە کە دوژمن هێرشەکاتی سەران نتوان بەقەت پێویست خۆراگر بن ئەمە ڕەخنەکانیەوە بەڵام ڕەخنەیەکی بنچینەی تر کە کۆی ئەم بزوتنەوانەی پێخوێنێتەوە بەدی و مەسەلەی چەمکێکە پێڵێ موڤمنتیسم لەو وتارە باسیەکە دواتریش لە کتێبێکە کە چەند مانگ پێش ئێستا ینی هەمان 2021 هاوینی 2021 یا بەهاری 2021 کۆتایی بەهار بڵاو بووتەوە بەیانیە خۆشەکان یا بەرە بەیانە خۆشەکەی سیاست باسی چیەکە لەو کتێبە وتارێکی هەیە تەرخانە بۆ موڤمنتیسم ینی ئەو چەمکەی لەوێ بەکاری هێناوە 2019 هەوڵەدا لە 2021 تیۆریزەی بکات ئەمە بە کەڵکی چی ئەمە دێ
ئەمەوێ بڵێم چی بەمە ئێمە چەند کێکمانەیە لە ئێستا بە دیۆزیایی کردوە ناوی موڤمەنتیسم یعنی بزوتنەوە خوازی بزوتنەوە گەرایی بەو مانای کە ئێمە وەک کۆمەڵێک کەس بۆ ماوەیەکی کاتی ئەچینە شوێنێک بۆ ماوەیەکی کاتی بە کۆمەڵێک داواوە کە کاتین کە قابلی بەجێهێنانن و دوای ماوەیە نامێنین ئەمە تایبەتمەندی ئەم دەیە ڕابردووە لە دوای دەی گەشی 1670ەوە کە ئەتوانی دیاری بکەن لە دنیا و دەسەڵاتەکان مەجبور بکەن بڕیار بدەن بەپێی ئەو کەسانی سەرجادە ئەمە شتێکی وهەمان نییە لە دڵی ئەم کۆنتێکسەوە نەمانی کۆنتێکسی خەباتێکی یونیڤەرسەڵ نەمانی بزوتنەوە جیهانی و پلانیکەم یونیڤەرسالیستەکانی چەپ لە دنیا لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ڕۆژهڵاتی ناوەڕاستیشە لە نەمان و ئەم بزریا دانێ لەو بزوتنەوانە کە ئەتوانێ بمێنێتەوە بەرهەمی ئەو سەردەمێ کەچی ئەتوانێ بمێنێتەوە پەکەکەیە ڕەنگە لەگەڵ چیاوە پاسا تەنیا دوو بزوتنەوەیەک بن لەو سەردەمەما بێتنەوە یو سەردەما لە دایکە بن ئادیەکانیان هیچ شەستەکان و هەفتەکانە کە چی ئەمانە ماونەوە پەکە بۆ ئەوەی بمێنێتەوە ئەبێت چی بکە فاکتەرەکانی چی نەک ئەبێت چیکە چی کردووە ئەتوانین ئێمە بیبینین کە ئەو ڕەخنەکانی بە دیۆشی نەچێتە سەرکە موڤمەنتیسمە بزوتنەوەیەکە یەک ئەتوانێت دیالکتیکێکی دەرونی بکاتە ناو خۆیەوە بۆ مانای کە دیالکتیکی دەرونی بەرخۆدان یا مقاومەت یا بەرەنگاری بە چ مانایە بۆ مانایە من کە بەکارێکم سابجەکت یا سوژەی بەرەنگاریم سوژەی مقاومە و بەرخۆدانم لە دڵی ئەو پرۆسا کە من کاریگەریەکەمە سەر دوژمنەکەم خۆشم فێر ئەبم و خۆشم ئەگۆڕێم خۆشم ئەگۆڕێم و ئەم دیالکتیکە بەردەوامە ئەکەمە دەرونی خۆمەوە ئەم دینامیزمە و ئاکا بزوتنەوەیەک بەردەوام بتوانێت فێر بێ وە زیندوو بمێنێتەوە پەکەکە دانێکە لەو بزوتنەوەی لە ئاستی جیهانە بێگومان لە بزوتنەوە هەرە بەهێزەکانە بەڵام دانێت لەو بزوتنەوانەیە لە جیهانە کە کۆی سیستمی سەرمایەداری و سیستمی دەوڵەتەکان دژایەتیەکەن دانێکە لە بزوتنەوەکان بۆ نمونە تەنیا نییە بەڵام بۆ نمونە چیاپاس ئێستش لە بەردەم زەبرایە گروپێک بۆ نمونە بە ناوی زاد زۆن ئەدفانس ینی شوێنێک یان ناوچەیەک بۆ ئەوەی بەرگری لێ بکەم لە فەرانسە دروست بوو نوویست مەتارێک دروست بکەن دەوڵەت ئەمان چوون دەورە پشتی و مەتارە و کەمپیان لێدا و نایانێش مەتاری تازەیە فڕۆکەخانەی تازە دروست بکرێ وتیان ئەمە زەوی وزارەکە نابوو دەکە دژی سروشتە دژی بەرژەوەندی درێژماوەکانی ئەو وەرزێرانەیە کە ئێوە تەماحتان خسووتە بەردەمیان کە ئەرزەکانیان بفرۆشن بە ناوی مەتارەوە ئەزانی تەنانەت ئەم دوورگە بچووکە ئەم دوورگە بچووکە وا حەبا بڵێن وازیز ئەم دوورگە بچووکەش قبول نەکرا ئەزانی لە شوێنێکی تر ئەتوانێ 50 نەفەر کرێکار مانگرتنێ بکەن شوێنێک بگرن بوەستن لە دەرەوەی سیستمەوە کۆمەڵی داواکاریان هەبێت ڕوبەڕووی سیستمی بکەنەوە ڕوبەڕووی سیستمی بکەنەوە لە ئاستە لۆکاڵەکەی خۆیانە ئەمانەش تەحەمل ناکرێن ئەزانی مەسئلەکە ئەوەیە ئێمە لەگەڵ فۆرمێک لە دەسەڵات ڕوبەڕووین لە ئێستەمانە ئەم ئایدیا من لاگان بنەوە فێرم لە دوایە دەو ئێمە لەگەڵ فۆرمێک لە دەسەڵات شکڵێ لە دەوڵەت لە هەستی جیهانیە لە ئێستا ڕوبەڕووین کە ئەتوانێت لێ دڵی خۆیان تەنانەت تەحەمولی دەوڵەتێکی تریش بکات ئەکرێت دوو شکڵ لە دەسەڵات هاوکات دوو دانە مافیا پێکەوە لە دڵی یەک دانە دەوڵەت ئیش بکەن بەشی کەن پێکەوە ئەزانی ئەکرێ بەشێکی گەورەی کارتێل و تراست و کۆمپانیا گەورەکان لە دڵی دەوڵەتێکە ڕەخنە بکەن بچنە ناو دڵی دەوڵەتێکەوە بەشێ لە کاروباری دەوڵەت بەڕێوە ببن هیچیش نەبێ نمونەی دەوڵەتەکانی ئەمریکای لاتینمانێ نمونەی کۆمەڵی دەوڵەتمانێ لە ڕۆژهڵاتی ناوەڕاست نمونەی کۆمەڵی دەوڵەتمانێ لە سۆڤیەتی کۆن ئەو وڵاتە گچکانەی لێیان دروست بۆیە مازانین لە دواییە بەش تێکەڵێکە لە کۆمپانیا و پۆلیس ئەوەی ئێمە ناویانی دەوڵەت ئەتوانێت لەگەڵ هەر شتێک لە ناوی خۆیەوە هەڵبکە بەڵام لەگەڵ شتێکی نادەوڵەتی ناتوانێت هەڵبکە ئەمەیە قسەکە لەگەڵ هیچ شتێکی نادەوڵەتی ناتوانێت هەڵبکە ئەو شتە نادەوڵەتیە دانێ لە ناوەکانی پەککەیە دانێکی لە ناوەکانی ئەنارشیسمە دانێکی لە ناوەکانی سی کەسن کە ئەڵێن بام گوندە نەڕوخێنرێ دانێکی لە ناوەکانی
100 کەسن لە ئامازون ئەڵێن بام درەختانە نەبردرێ لەگەڵ هیچیان ناتوانێت هەڵ بکات چونکو ئەمانە لەسەر ناوی دەوڵەت نادوێن لەسەر ناوی سیستم نادوێن و لە لەحزەیە لە لەحزەکانە ئەمانە لەسەر بەرژەوەندی لێرە نین ئەمانە بەشێ نین لە کایەی هەڵسوڕاندنی هەمیشەیی و بەردەوامی سەرمایە یا شێوازی بەشداریەکان زۆر کەمترە و قازانجێک بە سیستم ناگەیانن مەبەستم ئەمەیە ینی فرمولەکە ئەمەیە دەوڵەت ئەتوانێت لە دڵی خۆیان تەنانەت دەوڵەتێکی تر تەحمل بکە بەڵام هیچ شتێکی نادەوڵەتی لە دەرەوەی خۆیەوە و لە ناوەی خۆشیەوە تەحمل ناکە چیرۆکی پاکە لەگەڵ ئەم دەوڵەتانە لەگەڵ سیستم لەم ناوچاوە چیرۆکی هەر بزوتنەوەیکی ڕزگاری خوارد پێشتر هەبووە و لە داهاتووشە بێت ئەتوانێت ببێت ئەمە بەشێ لە یاریە دیاریکەرەکەی بەشێک لە کوردی گەیان دەکوێت من ئاوایانی کاڵێن کورد لە دواییە کوردیش وەک هەر ملەتێک هەر نەتەوەیەک لە دواییە دوو لەتەیە چەند لەتە لانیکەم دوو لەتەیە چەند لە تازانی و گرفتە یان پارادۆکسە ناوخۆیەکان یان کۆنفلی یان ناکۆکیە ناوخۆیەکانی خۆی هەیە ئەویش وەک هەمووە بەڵام لە دواییە بەشێ لە ئازادی خوازانی کورد کە ئێستا دڵیان لێ بزوتنەوەیە بەشێ لەمانە لە چیاکانن بەشێ لەمانە لە ڕۆژاوان بەشێ لەمانە ناو ڕێخستنەکانی پەکان بەشێ لەمانە هەوڵاتی ئاسایین شەریفەژین بەشێ لەمانە هەوڵاتیەکن کە دڵیان وە کوردبوونی خۆیان لێدا بە جۆرێ لە جۆرەکان بە پەیوەندی بە پەکەوە یا بێ پەیوەندی پەکەوە خەریکن ئەیژین و دروستەیژین بەڵام لە ئاستی نازانم کوردیگەیان بەکوێ ئەگەر مەبەست و لە ئاسی نەونەتەوەی ئەوانە بێت ئێمە ئاگامان لە وەرچەرخانێکی بنچینەیە لە فیگوری کووردا لە سیاسەتی نەونەتەوەیە لە دوای 2014 تا پێش ئەوە ئەوەی ئێمە دەستمان بۆ بەگشتی وە فیگوری زاڵی کورد لە سیمای جیهانیە ئەوە بوو کە نەتەوەیەکە ئەچەوسێتەوە و یاری قوربانی ئەکرد کورد بۆی وەری بگرن ئەوە جنوسی دەکرێم ئەوەکرێم بۆ وەرم بگرن بەڵام لە دوای 2014 پشت بە بزوتنەوەی ڕۆژاوە و بەتایبەت خاڵی وەرچەرخانەکە خەباتی کوبانی بەرخۆدانی کوبانی لە ڕۆژی 1990 بە دوای خەباتی کوبانیە بەتایبەت لە ڕۆژی 80 بەدووە ینی ڕۆژی جیهانی کوبانی ڕاگەیاندرا لای چامسکی و خەڵ لە پایتەختەکانی ئوروپا بە چەند دههزار نەفەر لەر پایتەختی هاتنە دەرەوە شتێک گۆڕا ئێمە ئەتوانین پێ بڵێن گۆڕان لە پارادایمە یا پارادایم چێنج بەو مانای کە ئەم فیگوری قوربانیە بەهۆی مقاومە و بەرخۆدانەوە لە کۆبانی وە خەباتێکی گەورەی دیاسپۆرای کورد لە ئەوروپا و خەباتێکی گەورەی کورد لە باشووری کوردستان زۆر گرنگە ئەمە حسێبی بۆ بکرێەوە پشتیوانی بەشێک لە هێزێک لە باشووری کوردستان بەشێک لە یەکێتی نیشتمانی کوردستان بێگومان و یاریکردن لە ئاسی نێونەتەوەی یا کە تۆ بتوانی بۆ نمونە دەستکاری میدیاکانی ئەمریکا بکەیت وا بکەیت وتارێک لە فلان جەریدە بنووسرێ کە بگاتە بەردەست بۆ نمونە فلان وەزیریا پرزیدنتی ئەمریکا بۆ ئەوەی ڕازی بێ بەوەی کە ئەمریکایەکان یارمەتی بدەن لە ڕێگەی فڕۆکە و نازانم پەرەشوتەکان تا هەموو ئەمانە دەستیدا بەدەستیەکەوە لە ڕۆژی 80 بەدووە ئێمە ئاگامان لە پەرەدایم چێنجێکە پەرەدایم چێنجێک لە ئاسی نێونەتەوەیە کورد ئیتر فیگوری قوربانی نییە بەڵکو بکەرە تاکەکە و کۆی ئەم بزوتنەوە بە ڕۆژاواشەوە کۆی ئەم بزوتنەوەوانە گشتیان پێکەوە بێگومان پێشڕەوایەتەکەی بەو حرەکەتەیە کە ناوی پەکەیە کێشەمان بەڵام کۆی ئەمانە پێکەوە دەستیدا بە دەستیەکەوە وێنەی کورد بگۆڕێ لە دنیا لە قوربانیەوە بۆ ئاجنت بۆ بکەری سیاسی بۆ سابجکتێک لە ئاسی سیاسیە بۆ سوژەی سیاسی و ئەمە زۆر گرنگە و ئەمە سوژەیەکی سیاسیە هاوکات سوژەیەکی بۆ نمونە سوژەیەکی تەقلیدی نییە قوربانی نییە گوتارەکەی گوتارێکی پێشکەوتن خوازانەیە پاشکەوتن خوازانە نییە گوتارێکی هەیە کە خاوەن پشت بە کۆمەڵێ بەها ئەبەسێ کە ئەم بەهانە گەردونی یونیڤەرسلن لە ئەفریقاش ئەم بەهانە پێویستن لە ئەمریکاش پێویستن لە فەرانسە و ئیتالیاش پێویستن لە کوردستانیش پێویستن بۆ نمونە مافەکانی مرۆڤ یەکسانی ژن و پیاو وە کۆمەڵێ لەم مافانە
بۆ مافی دیاریکردنی چارەنووس یەکسانی گەلان ئەمانە کۆمەڵێ مافن کە لەم بزوتنەوە دیسان کوردی پێ پێناسا هەکرێتەوە و ئەمە وەرچەرخانێک بۆ ڕاستێک بەکە بزوتنەوەیەکە دانی لەو بزوتنەوانەیە سەرڕای هەموو شتێک کە دەستکاری گوتاری سیاسی خۆی کردو ئەوانە بەڵام بەشێک لە ئایدیاکانی بنچینین و دەستکاریان ناکات کۆمەڵێ ئایدیا ئێستا دانێ لە ناوەکانی ئەو کەسانەی کە ئایدیاکانیان وە ئەبن بەخاوەن کۆمەڵێ پرەنسیپ بۆ بمێنەوە ناویان بەوە ئایدۆلۆژیست پێیانەڵێ نەمە ئایدۆلۆژیایە بەو مەفهومەی کە مەفهومێکە توانێ ڕخنەی نییە ڕاستیەکەی چۆن مەسەلەی پرەنسیپ و بەها بنچینەیەکانی بزوتنەوە یا گروپێکی کۆمەڵایەتی یا ژیانی فەردەکان لە ئاسی تایکە تێکەڵەکات لەگەڵ بۆلبوونەوەی ستالینیزمە یا لەگەڵ نازیسمە ئەوانە و هەردووکی بە ئیدۆلۆژیە خوێنێتەوە سەرڕای کێشەی ئەوە باشە هەڵێ پەکە کۆمەڵی بنچینەی هەیە لە دوایە کۆمەڵی پرەنسیپی هەیە کە وازیان لێ نایێنێ یعنی تۆ کای تاکتیکی تێ کای استراتیژیک تێ کۆمەڵی کایە هەیە تۆ تیایە نەرمی کۆمەڵی کایە یا ڕقی ئەو هێزانەی تر بەشێکن لە هەستی کوردستانە بەشێکن لە کایە سەرمایە لەم ناوچە بۆ هیچ پرەنسیپێکی ئایدۆلۆژیکیشیان نییە هیچ پرەنسیپێکیان نییە و لە دواییە هەن بۆ ئەوەی کۆمەڵی کۆمپانیا بپارێزرێ حسام کۆمپانیانە نێنی نیە ئاشکران گرنگ نییە بەڵام ئێمە توانین تەسەوری کۆمەڵی معاڵدلاتی ئابووری لە پشتی ئەمەوە بکەین ئەم هێزە بۆ وە چۆن ئەتوانێت لەگەڵ پاکەیەک بگرێتەوە وە لەکوێ ئەتوانێت یەک بگرێتەوە ئەم هێزە لەگەڵ هیچ کوردێک ناتوانێت یەک بگرێتەوە ئەم هێزە لەگەڵ کەس ڕاستیەکەی ناتوانێت یەک بگرێتەوە ئەم هێزە خۆ لەبەر کوردبوون لێرە نییە ئەم هێزە لەبەر شتێکی تر لێرێ دروسە بێگومان تۆ نابێ بیبیتە جێگەیەکەوە تووشی شەڕبیت لەگەڵیا دروسە نابێ زیاتر پاڵی ببنی لە کایەتێکتیکیە کە زیاتر بچێتە باوەشی دشمن هەموو ئەمانە دروسە لە واقعیکی پراگماتیستی شەڕە بۆ بەریەکەوتنی هێزەکانە بەڵام بنچینەکە لانیکەم ئەم هێزە پشت بچی پشت بێ ئایدۆلۆژی کۆمەڵی پرەنسیپ بێت خۆ نیەتی پشت بە بەرژەوەندیەکی باڵا کە لەو لای بەرژەوەندی تایبەتی کۆمپانیا شخصی و بنەماڵەیەکانەوە بێ پێ لەگەڵ تۆ یەکەوێت خۆ ئەوەش نییە شتێکی باڵاتر لەوەی نییە چۆن لەگەڵ تۆ یەکەگرێ باسەکە ئەمەیە ئەمە باسی شتێکی چۆن دژایەتی نەکە ئەو بنچینەکەی و ماهیەتەکەی لەسەر ئەوەیە ئەو بەشێکە لە کایەیەکی ناوچەی ئەو تەنانەت لاسی ئیدۆلۆژی شاتوانێت لە تۆ بترسێ ئەتوانێت کتێبێکی تۆ وتارێکی تۆ بەهایەکی تۆ ئینسانێکی تۆ بۆ ئەو وەکو بۆمبێک بێت لە ئاستی ئایدیاشە تەنانەت مەسەلەکە خۆ ئەوە نییە ینی تۆ ئەزانی ئەو هێزە لەسەر چی دامەزراوە ئەو هێزانەی وە گوتمان لە دوایی شکستی بزوتنەوە گەورەکانەوە بزوتنەوەکانی چەپەوە شتێک کرا ئازانی لە ئاسی ڕۆشنبیری یا گوتاری پۆستمۆدێرنیسم لە ئاسی دنیا هێنایوانە شەڕش ممکن نییە هەر جۆرە هەوڵێک بۆ شۆڕژگەری ڕادیکالیسمەوە مەترسیدارە و هەر جۆرە بزوتنەوەیەک دروستکردن کە کۆمەڵە پرەنسیپی تیاابێ شکلێک لە توتالیتاریسم ئازانی بۆ شکلێک لە جەبر و زەمنا باش و هەموو چەپ کورد کرایەوە بۆی ستالینیسم ئەمەوێ بڵێ مەزانی کۆمەڵە چەمک لێیان دراوە چەمکی شۆڕش ڕزگاری لە ئاستی گەورە ڕزگاری لە ئاستی دەستەجەمەیە ئەم کۆمەڵە چەمکە لێیان داوە هەرکەس نوێنەراتی ئەم چەمکانە بکە و هەڵگری ئەم چەمکانە بێ مەترسیدارە بۆ ئەوان و بە جۆرە لە جۆرەکان پێیاڵەن ترۆریست ئەمە فەرق ناکە لەکوێ ئەوەی لەسەر پاکە بڵێن لە دوایە پاکە دانێکە لە دوایین بزوتنەوەکان کە توانی لە شەپۆلی گەورەی سەرکوتی ئایدیا گلۆباڵ و یونیڤرسێلەکان ئایدیا شۆڕژگێڕەکان و حکایەتە گەورەکان دانێ لەو بزوتنانەوە بوو توانی پاپۆڕەکەی خۆی بپەڕێنێتەوە ئێستا هەر لێدەن بەڵام دانێ لەو بزوتنەوانە بوو کە توایی بەشێکی گەورەی ئەو کەلەپور و ئەو بەهانەی شەستەکان و هەفتاکانیش لەگەڵ خۆی بهێنێ و لێرە دای بنێت چی بەسەردێت ئەمە داهاتووە دیارریەکان پڕە لە ئەزمونونەکانی وەکار ئەزمونێکی تری شۆڕژگێرانە وەکار ئەزمونێکی ترە شۆڕژگێرانە پڕە لە حکایەتی جیاواز فۆرمی جیاواز ئەزمموی جیاواز و لە دواییە ئەگەر کورتی کەمەوە پێمانەڵێ لە دواییە کۆبوونەوەی ئینسانەکان و بڕیاردانی ئینسانەکان بۆ بەردەوامی و
شۆڕژێر بوون و بۆ دەستکاریکردنی دنیا هێشتا نەمردووە، هێشتا ممکنە و هێشتا ممکنە کۆمەڵی ئینسان دانیشن بڵێن ئەگەر چی جوان جوان نازانین داهاتوو چییە، هیچ وێنایەکی زۆر ڕوونان بۆ داهاتوو نیە، بەڵام ئەزانین لە ئێستا پێویستە شتێ بکرێت و ئەو کەسانی ئەتوان شتێ بکەن ئێمەین و هەمیشە ممکنە دنیایەکی باشتر ممکنە، گۆڕینی دنیا ممکنە و ئەمە ئەو وانەیە پەکە پێوە دەست پێکات و ئەو شتەیشێتی و بۆ داهاتووی بۆ ئێمە لە ئێستا و بۆ داهاتوانیشی ڕەنگە بەجێ بێڵێ کە لە دوای ئێرادەی ئینسانی ئەتوانێ زاڵ بێ بەسەر هەر شتێکە.